ئەنجامە سەرەتاییەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە ئاماژە بە دەرچوونی جۆ بایدن دەکەن هەر لە ئێستاوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر گۆڕانکاریەکانی بازاڕ هەبووە بە تایبەت لەبارەی نرخی دۆلار بەرامبەر بەشێک لە دراوەکان و هەروەها مادە کانزاییەکان. دوای نزیکبوونەوەی بایدن لە سەرۆکایەتی ئەمریکا ڕاستەوخۆ نرخی دۆلار بەرامبەر یوانی چینی بۆ نزیمترین ئاست لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا دابەزی. پاژە و ململانی ئابووریەی ترامپ لە دژی گەشی ئابووری چین لە جیهاندا پیادەی دەکرد. پێشبینی دەکرێت سیاسەتی ئەمریکا بەردەوام بێت بۆ ڕێگری لە چین تا دەست بەسەر ئابووری جیهاندا نەگرێت، بەڵام بەو جۆرەی ترامپ توند و ڕاستەوخۆ نابێت. سەبارەت بە ئاڵتون بە شێوەیەکی یاسایی لە بازاڕەکانی جیهاندا بەهۆی ئەو قەیرانی کۆرۆنا هێناوێتی ئاراوە نرخەکەی بەرەو بەرزبوونەوە دەچێت. بەڵام بە بڕوای چاودێران حکوومەتی داهاتووی ئەمریکا ئەگەر بایدن سەرۆکایەتی بکات بە شێوەیەکی زیاتر دۆلار لە بەرامبەر ئاڵتون دادەبەزێت بەهۆیەوەی بایدن ڕێکارەکان زیاتر دەگرێتە بەر لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. ئەوە لە کاتێکدا ترامپ ئامادە نەبوو هەنگاوی پێویست بگرێتە بەر بۆ ڕێگری لە تەشەنەسەندنی ئەو ڤایرۆسەی کە بە چینی ناوی دەبرد. ئەو کات ناڕەزایەتیەکانی دۆناڵد ترامپ وەگەری ڕوودانی توند و تیژی لە نێوان لایەنگرانی کۆماریەکان و دیموکراتیەکان نرخی دۆلار زیاتر بەرەو لێژبوونەوە دەبات. با تایبەت کە سەرۆکی ئێستای ئەمریکا دیموکراتەکان بە دزینی دەنگەکانی و ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا تۆمەتبار دەکات. سەبارەت بە دراوی تمەنی ئێرانیش حکوومەتی تاران زیاد لە ساڵێکە چاوەڕێی ئەو ڕۆژە دەکات کە ترامپ کۆشکی سپی بەجێ بێڵێت و سەرۆکی داهاتووی ئەمریکا بگەڕێتەوە بۆ ئەو ڕێکەوتنە ئەتۆمیی بارەک ئۆباما و ژمارێک لە وڵاتانی دیکە واژۆیان کرد و ترامپ لە 2018دا لی کشایە. اینا به هیچ اصولی پایبند نبودن. ئێران چاوەڕێی لابردنی ئەو سزایانەیە کە ئیدارەی ترامپ لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ڕوبەڕووی کردووەتەوە و ئابووریەکەی لە سەفر نزیک کردووەتەوە. لەگەڵ نزیکبوونەوەی بایدنیش لە کۆشکی سپی جوڵەیەک لە تمەنی ئێرانیدا بەدی دەکرێت و بەهای بەرەو هەڵکشان دەڕوات. بە بڕوای شارەزانی بواری سیاسی بایدن ڕێسایەکی نەرمتر لە ترامپ دەگرێتە بەر لە سیاسەتی بازرگانی دەرەوەدا و ئەو زیادە گومرگیانی ترامپ لەسەر کاڵای دەرەکی دروستی کردبوو لە پێناو بەهێزکردنەوەی ئابووری ئەمریکا. لە بەرامبەر سیاسەتی ئەو وڵاتانەشدا بە پێی لێدوانی پێشتری بایدن ئەگەری هەیە بارگرژیەکانی نێوان واشنتۆن و ئەنقەرە زیاتر ڕوو لە هەڵکشان بکات بەهۆی جێگیرکردنی سیستەمی موشەکی S-400 رووسی لە وڵاتەکەیدا. ئەوەش ئیدارەی ئەمریکای نیگەران کردووە ئەو گرژیانش زیاتر سەردەکێشێت بۆ ئەوەی ئەنقەرە ڕوبەڕووی هەندێک سزای ئابووری بێتەوە و لیرەی تورکی زیاتر بەرەو دابەزین بچێت. ئەوەش تا ئێستا ڕوون نییە و ئەگەری هەیە هەردوو وڵات لەسەر پاراستنی بەرژەوەندیەکانیان سیاسەتی هاوسەنگ بەرامبەر بە یەک بگرنەبەر. بە هەمان شێوە بایدن پێشتر بەڕوونی هەڕەشەی لە سعودیە کردووە بەهۆی جەنگی یەمەن و بەرتەسەکردنەوەی ئازادی لە وڵاتەکەی و زیندانیکردنی چالاکوانان و کوشتنی ڕۆژنامەنووس. ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر دابەزینی پشکەکانی سعودیە و ئیمارات کە هاوپەیمانی یەکترن.